سڵاوتان لەبێت. میدیا وەک بەشێک لە چالەکیەکانی مرۆڤایەتی ڕۆڵی کارای هەیە لە هۆشیارکردنەوە و گەیاندنی زانیاری نوێ لەسەر شتە نەزانراوەکان. بەڵام لەم سەردەمەدا هەندێک میدیا و میدیاکار بوونە تەمایی زیادکردن و گشتگیرکردنی تونند و تیژی و بڵاوکردنەوەی دیمەنا تونند و تیژەکانی نێوفیلم و دراماکان، نمایشکردنی فیلم کارتۆنی تونند و تیژیانە بایەخدان بەو بەرنامانەی تونند و تیژی بەرهەمدێنن. هەڵوەستەنەکردنی زۆر جدیتر لەسەر تونند و تیژی بەرامبەر بە ژنان. لێرەوە دەبێت میدیا و میدیاکاران پێداچوونەوە و خوێندنەوەیەکی تریان هەبێت بۆ چۆنێتی مامەڵەکردن و بەرەنگاربوونەوەی تونند و تیژی و ڕێگەگرتن لەو سەرچاوانەی تونند و تیژی بەرهەمدەهێنن. بەڕێزان، پانێڵی ئەمجارەمان قسەکردنە بێ لەسەر دڵڕقی میدیا و کاریگەری لەسەر ژنان بە میوانداری بەڕێزان دکتۆر هێرش ڕەسوڵ، نووسەر و ئەکادیمی، هەروەها بەڕێز چرۆ سابر عەزیز، ئەندامی مەکتەبی پەیوەندیەکانی یەکێتی، هەروەها بەڕێز دانا بەهادین، نووسەر و ڕۆژنامەنووس. سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس. بەر لەوەی دەستکەین بە گفتوگۆکانمان، راپۆرتێکمان ئامادەی لەسەر ئەم بابەتە پێکەوە بینەریە بین. میدیا دەبێت پەیام بەخش بێت، چونکە ئەوێنەی ژیانی کۆمەڵایەتیە، واتە دەبێت خەوەنی پەیام و استراتیژ و ئایدیایەکی ڕوون بێت و هەوڵی تەواو بدات زیاتر میدیایەکی چارەسەرکەر بێت نەوەکو میدیایەکی وروژێنەر. بۆ نمونە ئەگەر بەراوردێک بکەین لە دۆخی ئێستای میدیای کوردی لەگەڵ ساڵانێک لەمە بەربەڕوونی دەردەکەوێت، پێشکەوتن هەیە، بەڵام پلان و استراتیژێکی ڕوون نییە لەبارەی چۆنێتی بەرەنگاربوونەوەی حاڵەتەکانی تونند و تیژی کۆمەڵایەتی بەگشتی. لێرەشدا میدیا نەیتوانێت بە پێویست هاوسەنگی ڕابگرێت لە نێوان واقعی کۆمەلگا و ئەو پەیامی کە دەیەوێت بیداتەوە بە کۆمەلگا. بۆیە دەبینین کۆمەلگەش لە ئاست پرسە کۆمەڵایەتەکان و لە نێوانیشیاندا پرسەکانی ژنان بە دیاریکراوی کۆمەلگەیەکی بێباکە و پرس و دۆسی ژن بەلایەوە نەبووتە پرسێکی چارە نووساز و پێویست بۆ بەرهەمهێنانی تاکو و کۆمەلگەیەکی تەندروست. بۆیە پێویستە میدیا هەنگاوەکانی زیاتر لەسەر هۆشیاری کۆمەڵایەتی بنیاد بنێت، کار لەسەر گۆڕینی چەمکە کۆنوباوەکانی دنیای پیاوسالاری بکات لە ناو کۆمەلگەدا بە شێوازێک کە خودی ئەو هەنگاوی لە دوجاردا نەبێتەوە بە دووبارە بەرهەمهێنانی تاکێکی توندڕە و بەرامبەر بە پرسی ژن و کۆمەلگا. لەم ڕۆوە میدیا هەنگاوی ناوە، ڕۆڵیشی هەبووە، بەڵام دەرئەنجامەکانی ئەم هەنگاوانە بەچیان گەیاندوین ئەوە پرسیارە سەرەکیەکەیە. شارەزایانی بواری میدیا باز لەوە دەکەن هەندێک میدیای هێندەی زیانیان بۆ دۆسی ژن هەبووە لە ڕووی چۆنێتی تەڕەحکردن و خستنەڕووی بابەتە کۆمەڵایەتەکان و هەروەها ئەوانش زۆر پەیوەستن بە ژیانی ژنانەوە لە ڕاستیدا سوودێکی ئەوتویان نەگەیاندووە بۆ دۆسی ژن لە کۆمەلگا. بۆ نمونە ئەگەر قسە لەسەر میدیا ئەلکترۆنی بکەین بە شێوازێکی تایبەت بۆ پێی ئەو بوارە بۆتە بەشێکی سەرەکی و ئاسان بۆ دەستکەوتنی زانیاری لایوەرگر، دەبینین بەشێک لە ماڵپەرەکان بە جیاوازی ئایدیا و بۆچوونیانەوە بە شێوازێکی سلبی کاریان لەسەر پرسە کۆمەڵایەتەکان بەگشتی کردووە، وایان کردووە تاکی وەرگریش کاردانەوەی نەرێنی هەبێت بەرامبەر بۆ پرسە، بە تایبەتیش لەو پرسانی پەیوەستن بە ژنانەوە. بەشێک لە میدیا و ماڵپەرەکان هێندە کاریان لەسەر لە قەبارەدانی ژنان کردووە لە ڕووی جەستە و ڕووکەشەوەی هێندە نەیانتوانیوە کار لەسەر چۆنێتی دەرخستنی لایەنی فکری ئەدا و توانای ژن بکەن لە گۆڕینی هاوکێشە کۆمەڵایەتەکانی ژیانی ڕۆژانەدا. بەداخەوە میدیای کوردی میدیایکی هاوسەنگ نییە لەبارەی چۆنێتی قسەکردن لەسەر ژن وەک بەشێکی سەرەکی کۆمەلگا. پێویستی بە چاکسازی بنەڕەتیە، هەڵبەتە ئەو چاکسازیەش دەبێت پێش هەر لایەنێکی تر لە ناوخۆی میدیاکان خۆیانەوە ئەنجام بدرێت. دکتۆر هێرش لە بەڕستان و دەست پێکەم، میدیا توانێتی چی بۆ ژن بکات؟ بە شێوەیەکی گشتی ڕاگەاندن لە دنیادا یان مەبەستە لە هەرێمی کوردستان. ڕاگەاندنی کوردی لە هەرێمی کوردستان خۆی لە بەردەم کۆمەڵێک تەنگشە و خەیراندایە. بەڕاستی خەیرانی شوناس و خەیرانی زۆرێک لە تێکەڵی لە نێوان سیستەمە جیاوازەکانی یان تیۆرە جیاوازەکانی پەیوەست بە سیستمی سیاسی لە بینی تیۆری لیبراڵ لەلایەک و بە پرسیارەتی کۆمەڵایەتی، دەسەڵاتخوازی و سۆشالیستی کە بە جۆر لە جۆرەکان تێکەڵیەک هەیە کە نەیتوانی خۆی بدۆزێتەوە لەناو ئەمانە. هاوکات لەگەڵ ئەمەشدا ئێمە لە بارودۆخێکداین لە ژینگەیەکداین کە ناتوانین ڕاگەاندنی جا بکەینەوە لە بارودۆخەکەواتە ناتوانین بە دابڕاوی سەیری ڕاگەاندن بکەین لە ژینگەی سیاسی ئابووری کۆمەڵایەتی. هەموو ئەوانە بارگاوین بە کۆمەڵێک کێشە و قەیرانی جیاواز کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووەتەوە یان ڕوبەڕووی کۆمەڵی کوردی لە هەرێمی کوردستان بووەتەوە. بۆی ئەو ڕاگەاندنەی کە هەشا بە دڵنیاییەوە ڕاگەاندنێکە کە لە ئاستی چاوەڕوانی تمۆحی هیچماندانە و خەلەل و کەم و کوڕی زۆری هەیە، هەم لە ڕووی ئەدای پیشەیی ڕاگەاندکارانەوە، هەم لە ڕووی پێشکەشکردنی پەیامی پێویستی هۆشیاری بۆ تاچی کوردی. ئەمە لەناو ئەمانەشدا دەبینین کە
فئە جیاوازەکان کەرت و چین و توێژە جیاوازەکان زۆر جار زەرمەندن و زیان لێککەوتووی پەیامەکانی ڕاگەیاندنن لە ئێستاشدا بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە شتێکی تریش هاتۆتە سەرباری ڕاگەاندنە تەقلیدیەکە کە سۆشال میدیا و نیومیدیایە چونکە بڵێ تونەڵیت کاریگەری زۆر زۆری هەیە تەنانەت هەموو ئەو پەیامەکانی ڕاگەیاندن ویترهی کەناڵ و ئامرازە جیاوازەکان بێ زۆر جار ویان ئەگەر نەڵین هەموو کاتێکش لە ڕێگەی ئامراز و پلتفۆرم و سەکۆکانی سۆشال میدیاوە زۆرتر بڵاو دەبنەوە دەستنە ناو خەڵکو و چین و توێژەکان سۆشال میدیا کاریگەرترە کاریگەری زۆر زۆرە لەبەر ئەوەی کۆمەڵێک سروشت و تایبەتمەندی هەیە ڕەنگە بەردەستتر و ئاسانتر دەستکەوێ بە نسبەت خەڵکەوە بە نسبەت وەرگرەوە بۆیە کاریگەریەکەشی زۆرترە لە ناو ماڵەکاندا لە ناو تەنان منداڵ و هەرزەکار و تەمەنە جیاوازەکانیشدا لەناو ئەمانەشدا ژن کە تەوەری ئەم پانێڵە و ئەم بەرنمەیە ڕەنگە یەکێک بێ لەو قوربانیانەی کە بەداخەوە ڕاگەیاندن لە هەرێمی کوردستاندا لە بری ئەوەی کە هۆکارێک بێت کە گۆڕینی وێنەی ژێن لە وێنەیەکی نەرێنی و سەلبیەوە بگۆڕێت بۆ وێنەیەکی ئەرێنی و ئیجابی یان لە قوربانیەوە بیگۆڕێت بە کەسێتێکی ساغڵەم و سەلیم لە ناو کۆمەڵدا بەداخەوە زۆر جار ئەو بۆتە هۆی ئەوەی کە ژم کا بە قوربانی کە لە دواییدا لە میانی وەڵامدانەوەی پرسیارەکانی تردا ورتر دێمە سەر ئەم بابەتە زۆر باشە خات و چرۆم لە ناو دراماکاندا ئەگەر باسکەین ژنان توانیویانە ئەو ڕۆڵە بەرجەستە بکەن کە ڕێ لە تونند و تیژی بگرێت دژی خۆیان بەڵێ سپاس بۆ فرسەتە ڕاستیەکەی گەر ئێمە باس لە ڕۆلی میدیا بکەین بە شێوەیەکی گشتی وەکو دکتۆر ئاماژەی پێدا میدیا ئەوەندە بەرفراوانە کە دراما بەشێکە بەشێکی زیانەکراوەیە لە میدیا دواتر بە وردەکاری دەتوانین باسی بکەین میدیا لە کوردستاندا لە هەرێمی کوردستان ڕۆڵێکی خراپی بەرجەستە کردووە بۆ ژن ئەوەش هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە بەڕاستی ژن لە کۆمەڵگەی ئێمەدا ئەگەرچی ژنێکی ماندوو ئەگەرچی ژنێکی تێکۆشەرە ئەگەرچی ژنێکە دایکە هاوسەرێکی بۆوفایە بەڵام بەداخەوە لە دراماکاندا ئەوەی کە بەرجەستە کراوە یا ئەوەی کە دەیبینین تەواو پێچەوانەی ئەوەیە کە ئێمە باسی دەکەین یا کە لەسەر ئەرزی واقعە ئەگەر سەیرێکی نزیکی چل ساڵێک یان چەندەیەک پێش ئێستای دراما کوردیەکان بکەین بە بەراوردیان بە چاو لەگەڵ دراماکانی ئێستا ئەو چەند ساڵی دواییە من ئەوە ئامار نییە بەڵکو ئیستینتاجی خۆمە من پێم وایە تەراجعێک هەیە پاشەکشەیەک هەیە لە مەسلەی وێنەی ژن لەو درامایانە ئەوەش بۆ هۆکاری زۆرن یەکێ لە هۆکارانە ئەوەیە کە بەڕاستی دراماکان بە تایبەت دراما تەلەڤیزیۆنەکان نووسەرەکان و دەرهێنەر و حتا بەرهەمهێنەرەکانیان پیاون ئەوانەی کە نووسەر و دەرهێنەر و ئەوانەی کە کاستی بەرهەمهێنەری ئەو درامایانن بەداخەوە بە عقلێت و زێنێتیی پیاوانەوە یان پیاوسالارانەوە دەنووسن بۆیە وێنەی ژن وێنەیەکی جوان بەرجەستە نابێ جگە لەوە ئێمە چەند فاکتەری ترمان هەن بۆ نمونە بەداخەوە ئەو کاستەی یان ئەوانەی کە ئەکتەرن و نواندن دەکەن لەو دراما تەلەڤیزیۆنانە بەداخەوە ئەوەندە لە خەمی ئەوەدانین کە ڕۆڵێکی یەکسانی خواست ڕۆڵێکی مرۆڤ دۆست ڕۆڵێکی تەندروست پێشکەش بکەن یا بەرجەستە بکەن ئەوەی کە هەیە زیاتر ڕۆڵێکە بەبێ بیرکردنەوەیک یان بەبێ گەڕانەوە بۆ فکرێکی مۆدێرن یان بەبێ گەڕانەوە بۆ فکرێکی فێمینیستانە ئەدای دەور و نواندنەکانیان دەکەن کە بەداخەوە ژنی ڕاکێشاوەتە ناو وێنە و سوڕەیەکی زۆر ناشرن لە ناو دراماکاندا جگە لەوە ئێمە نەک هەر لە بواری دراما بەڵکو لە هەموو بوارەکانی تری ژیان لەبەر واقعی کۆمەڵاتی و واقعی سیاسی خۆمان لە هەرێمێکدا دەژین وابەستەی لاساییکردنەوەی کۆمەڵێک لە دراما تورکی و دراما عەرەبی و دراما ئەو درامایانن کە بەداخەوە
هیچ ئینپوتێک هیچ ئیزافەیەکی بۆ دەرخستنی جوانی ژن دەرخستنی ئەدایەکی جوانی ژن پێشکەش نەکردووە. ئەو لاساییکردنەوەیەکە کە زۆر جار درامای کوردی بەرەو ئاقارێکی خراپدا ڕۆیشتووە و زۆر جار کێشەی خێزانی زۆر گەورەی دروست کردووە. هەندێک جار دەبێت ئەوەش باز بکەین لە دراماکاندا بەداخەوە لەبەرەوەی ئێمە لە مجتەمەیەکی یان لە کۆمەلگایەکی دواکەوتو دەژین دەبێتەوە باز بکەین کە زۆر جار ئەگەر بگەڕێنەوە بۆی فاکتەری یان هۆکاری ئەوەی کە لە دراماکاندا بۆچی دەوری ژن دەورێکی ئاکتیف نییە دەورێکی مردووە یا دەورێکی خراپە بەداخەوە دەبێت بگەڕێنەوە بۆەوەی کە ئایا بینەر چ دەورێک لە ژن داوا دەکات ئایا بینەری دراماکانمان ئەو بینەرانن یا جەماوەری ئێمەیان هۆشیاری تاچی ئێمە ئەوەندە بەرزە ئەوەندە زۆرەکە شتێک داوا بکە لە ژنێک لە دراماکاندا یاخی بێت ژنێک یاخی بێ لە هەموو ئەو کۆت و بەندانێکە لە نێو کۆمەلگادا هەیتی بەڵکو میدیا بکاتە کەناڵێک بۆی ئەو یاخیبوونێ خۆی تێدا بەردەستە بکات بەداخەوە زۆر جار بینەری ئێمە دژی ئەو ڕۆڵە کاریگەرانن کە لە ناو دراماکاندا کە ژن بەرجەستەی دەکات. لەبەر ئەوە زۆر جار دەبینی دراماکان نەکەر بە ڕۆڵی خۆیان هەڵنەستاون بگرە شێوەیەکی زۆر ناشیرنیان داوە بە ژن کە بەداخەوە لەسەر ئەرزی واقعدا ئێمە خەباتێکی نەپساوە و زۆر دوور و درێژی ژنانمان هەن بەڕاستی ژنی جەسوورمان لە ناو کۆمەڵگەی خۆماندا زۆرە و بیرم نەچێ شتێکی تریش باس بکەم کە زۆر جار نووسری ژنانمان یا دەرهێنەری ژنمان نییە ئەگەر هەشمان بە زۆر دانسقەیە پرسیارێکە خاتون بۆچی ژنان بەجددی ئیش ناکەن ئایا لە تەحڕوش ئەترسن؟ ئەوە جانبێکتی ئەوە لایەنێکتی بڵێ هەموو ژنێک لە تەحڕوش و لە جێسەڵ پێکردن دەترسێ بەڵام جانبەکەی تری ئەوەیە کە ئەو واقع نەخوازراوەی کە بۆ ژن لە کۆمەڵگەی ئێمەدا هەیە لە کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی هەیە کۆمەلگایەکە کە دەستی ژنی کۆتوبند کردووە نەتوانێتە لە هەموو بارێکدا ڕۆڵی خۆی ببینێ ئەوە یەکێکە لەو ساتانەیان لەو کارە ساتانەی کە ژن چەندە دێتە پێشەوە بەڵام ئەوەندە بازی گەورە دەدا ئەوەندە خەباتی ژن قۆرسترە لە هەموو کایەکانی ناو کۆمەڵگا ئەو کۆتوبەندانە بەرەو کاڵبوونەوە ناڕۆن بە جۆرەی خەبات و هەروەها لە کایەکە و بۆ کایەکی تر جیاوازە دەتوانین بڵێن میدیا ڕوویەکی جوانی پیشانداوە کە ژن دێتە بەردەم کامێرا ژن بێژەرە ژن سیاسیە ژن لە ناوەندەکانی بڕیاردایە ژن لە زۆر لەو شوێنانەدایە کە پێشتر نەبووە بڵێ بەڵام ئەوەی کە هەشە لە ئاستمۆح و لە ئاستی داخوازیەکانی ئێمەدانین کە بەڕاستی ئێمە چاومان لەوەیە باشتر ببێ بۆیە کەم و کورتەکان زیاتر دەبینین و قسەی لەسەر دەکەین و پەنجەی لەسەر بۆ ڕادەکێشین. بەڵێ کاکدانا ئەو تونند و تیژانە چین کە لە میدیادا ڕوبەڕووی ژنان دەبێتەوە خۆی بە شکڵێکی عام ئەگەر ئێمە ئاوا وەریگرین دوو ئیتیجا هەیە لە ئەعلامە کاک دکتۆر باشەزانێ ئیتیجایەکیان تەسویقی ئیجتیماعیە و ئیتیجایەکیان تەسویقی تیجاریە لەناو تەسویقی ئیجتیماعیە هەوڵەیرێت کە ئیعلام یان تعدیلی سلوکە یان تەغییری ئیتیجاهکە یعنی ئەو سلوکانی بە نمونە سلوکێکی تۆنڕەوە نەرمونیانی بکە ئەو دیاردە کۆمەڵایەتیانی کە مەسەلەن دیاردەی چەسانەوەی ژنانی ئێستا دیاردەیەکی جیهانیە یعنی لە جیهانە لە هەر سێ ژنێک دووچاری جۆرێک لە چەسانەوە ئەمە تازەترین ئامارە پێشتر 6 ژن بوو تقریبان تازەترین ئامارە بەڵێ زیایی کردووە طبعاً ئەم چەسانەوەیە لە هەموو سێکتەرەکانە دووچارێ بێ لە قیتاعی خاصات و دووچارێ بێ لە کەرتی ئەعلامیات دووچارێ بێ لە کەرتی کۆمەڵاتی لە خێزانە دووچارێ بێ بە مەشاکلێکی گەورەیە بەڕاستی لە تەسویقی تیجاریە ئیش لەسەرەوە کرێت کە نەهجێکی پەروەردەیی وەربگیرێ لایەنی کەم قسە لەسەر تەندروستبوونی کۆمەڵگا بکە تعدیلی ئەو سلوکە خراپانە بکە یەکێک لە سلوکە خراپەکان دیاردەی تونند و تیژیە بەرامبەر بە ژنان بەڵام بەداخەوە ئیعلامێکی ترمان هەیە کە ئێستا بۆ خۆی بۆ بە شەپۆلێکی گلوباڵی بە تایبەتی لێرە کە ئەویش تەسویقی تیجاریە چەناڵی ئیعلامەکان ئەوەی کە هێندەی کە بەرپرسیارەتی نیشتیمانی لە ئەستۆ بگرن یان بەرپرسیارەتی مارکتین لە ئەستۆگرن بازاڕگەری دروست دەکەن لە ڕێگای ڕکلامەوە زۆر جار مەسەلەن ژنەکەوێتە ناو ئەو پرۆسەیەوە کاتێ بە خۆیزانێ کارکتەرێکە وەکو کاڵایەک مەعاملەی لەگەڵاکرێ و دووچاری ئەوە بێت لە ئینسانی بوونی خۆی دایان ماڵن ئەمە دەلیلە بۆ ئەوەی کە تەسویقی تیجاری لە ڕووی ئەعلامیەوە
ئەمە بۆتە دیاردا کاکدانا على الأكثر بۆتە دیاردە چونکە ئێمە ئەیبینین مەسەرەن لە مؤسسە ئیعلامەکانە وەکۆی جەنابی کاک دکتۆر باسی کریا لە سۆشیال میدیایە ئەبینین مەسەرەن ژن لەوە داماڵراوە کە پێی بوترێ ئینسانی بوونی خۆی بەقەدەر ئەوەی کە وەکو کاڵایەک مەعاملەی لەگەڵا کرێ بۆچی بۆی مارکتینی ئەو مؤسسەیە یا مارکتین گەرمکە من پێم وایە ئەوە عنفێکی زۆر سایکۆلۆژی خراپە لەسەر ژن وەکو ڕەگەز و دوای ئەوە ئێمە بینین تاکو ئێستا مؤسسە ئیعلامەکانمان هیچ پلانێکیان نییە بۆ ئەوەی کە بێت پلانی شاملی هەبێ خوتەی شاملی هەبێ لەسەر کۆی هەموو مؤسسەکان مواجهەی ئەو مەدانانە بکە کە ژنی تیا ئەچەوسەدرێتەوە وەکو ئەرزم کردی هەر لە دائیرەیەکەوە هەر لە کەرتی ئەعلامیەوە هەر لە پرایڤت سێکتەر کە وجودی و ژن دووچاری جۆرێک لە کاری تااقەت پرروچێنە بێ یاخود ژنێک لە ناو مؤسسەکەی دووچاری حاشە حەزری تەحڕۆشی جنسیە بێ لە بەرامبەر بە مەنیجەرەکەی بەرامبەر بە مدیرەکەی یان لە ناو خێزانەکە ئەگەر کچە هەمیشە شعور بەوە کات کە میوانە و ئەگەر بمێنێتەوە شعور بەوە کە تاوانێکی کردو بەرامبەر بە براکەی بەرامبەر بە باوشی و لە دوا جاریشە ئیش لەسەرەوە کات چۆن زەواجکە و هەموو خۆشەویستی ئەو بریتە لەوەی بە دوای سێبەری پیاوێکە گەڕێ پاڵی لێباتەوە و دوا جارە لێشەوە تەسلیم بەچیە بێت تەسلیم بە توندوتیژیە بێتەوە مشکلەکە لەوایە ئیعلامێک نییە یان یاسایەک نییە ئەم سایکۆلۆژیەتە بخوێنێتەوە لە مەشغوڵتر یاسایەک نییە ئیعلامێک نییە جیاوازی بکە لە نێوان تونڕەیی و توندوتیژیە چونکە تەوەجۆ هەیە لە ڕووی ئایدۆلۆژیەوە زۆر تونڕەوە بەڵام مەرج نییە کەسەکانینە ئەو تەوەجۆهە تونڕەوە توندوتیژی بەکاربێنن تەوەجۆیەکی ژەیە زۆر دیموکرات لیبراڵە یان زۆر متەقدمە خەڵکێکە خاوەنی ئەفکاری زۆر متەقدمە سیرەکەی بە تونترین شێوە تەعامل لەگەڵ کچەکەی چوزانم خێزانەکەی پارتنەرەکەی وی کە لە بەشێشایەتی لەگەڵ ئیشەکە یعنی مەفروضە یاسایەک هەبێ خۆی قناعەتی بەم بیرۆکەی خۆی نییە بۆچی بە ئەساسەن ئەمە سلوکە خۆی لەسەر مستەوای دنیاش بۆ نمونە ئێستا ئێمە مەوجەیەشی گلوباڵی هەیە کە پێوترێ دیموکرات لیبراڵەکان خۆ لە ناو زەمانی دیموکرات لیبراڵایە ئافرەت دووچاری کاری تااقەت پرروچێنیە بێ یا ئافرەت پەلچێشەکرێ بەرە و ڕووی ئەوەی کە پێوترێ بزنزی لەشفرۆشی یان ئەخرێتە خانەکانی بێکاریەوە یان ئەخرێتە خانەکانی جۆرەها مشکلەی کۆمەڵایەتی و سایکۆلۆژیکە هەیە من پێم وایە باشترین جۆری ئەعلام بۆ مواجهکردنی چارەسەرکردنی ئەم کێشانە ئیعلامی وەتەنیە کە تاکو ئێستا بەداخەوە لەم وڵاتانەیە شتێک نییە لێرە بە تایبەتی شتێک نییە ناوی ئیعلامی وەتەنی بێ و لەبەرەوەی ئەو مؤسسەیە نییە کە بەرپرسیارەتی تاکەکانی کۆمەلگا هەڵگرێ لە بەرامبەر بە توندوتیژی لە بەرامبەر بەو ئیهانانەی کە ژن لە هەموو کایەکە تووشێ بێ و لە ناو خودی خۆشیان زۆرجار لە ڕووی سایکۆلۆژیۆ ژن وەکو مەدان لە ناو خۆشیان ناتەواوانین توندوتیژی سایکۆلۆژی بەرامبەر بەکار یەکەێنن لە کایە حیزبەکان ئایبینین لە حیاتی ئیشا ئەیبینین سراعاتیان هەیە لە ناو خۆیانە پێویستە ئیعلام مەسجی هەبێ بۆ چارەسەرکردنی ئەم مشکلە نەفسیانە کە ژنان لە ناو خۆشیانە بە هەمان چەشن دووچاری چەسانەوەی سایکۆلۆژیە بن بەرامبەر بە یەکتری ئایا ئەمە حلکراوە من پێم وایە ئیعلام پێویستە دەست بەرێ بۆ ئەوەی کە پلانی هەبێت لەگەڵ مؤسسەکانی تر بەرپرسیارەتی هەڵگرن لە بەرامبەر بە چارەسەرکردنی ئەم کێشەیە بە دوو ئاست ئاستێکیانەوەی کە ئێمە چۆن ژن لە کاڵابوون ڕزگارکەین ئاستێکی تریانەوەیە کە چۆن ژن لە کۆی لەبوون ڕزگارکەین کۆی لەبوون عادەتەن لە ناو مشتەمەعاتی کۆنسەرڤەتیڤە ئەوانی کە لە ناو تاکو ئێساژ لە ناو خێزانە ژن کۆی لێە نبینی بەدەستی براکەی تووشی چ ئێهانەیەکە بێ بەدەستی مێردەکەی تووشی چ ئێهانەیەکە بێ وە کاڵابوونیش ئەو بازاڕە گولوباڵەیە کە سەر لە نوێ ئافرەت پەلچێشەکاتەوە کە هەموو تاقە و وزە و ڕەگەزبوونی خۆی خەرجەکاتەوە لە ناوەی کە لە بازاڕات چۆن بژی ئەمە چی لێکە ئەم کاڵابوون و کۆی لەبوونە وای لێکا کە ژن نەبێتە عنسوورێکی منتج
عنصرێکی منتج لە گەشەکردنی کۆمەلگایە، عنصرێکی منتج لە گەشەکردنی سیاست و حیزبەتیە. زۆر جار مەسەڵەن حیزبەکانیش بەعزە جارێک ئەڵێ نیسبەی لە سا ئەمەنەدانین بۆژن ئەم ڕێعایەتکردنەش بۆ خۆی دەور و تەسیری خراپی هەیە لەسەر تەطویری ژن. پێویستە تۆ ترینینی پێ بکەی، ژینگەی بۆ موئەهەلکەی بۆی کە ئەو ژنە بە سروشتی خۆی بەشداری بکە لە چالاکی سیاسیە، بە سروشتی خۆی جهودکە بۆی کە ببێ بە ئەنسوڕێکی قیادی. بەڵام لە پەنای ئەوە سەیرەکەی ئوسلوبی تەرزیە، ئوسلوبێکی ڕۆمانسیە کە ئەساسەن ژن لە وڵاتەیە بۆ ئەوەی کە کراوە بە نیشانەیە کە تحقیقی ڕەسەدەکەی خۆت ڕۆمانسیانە تەعاملی لەگەڵاکەی چ لە ڕووی سیاسیەوە، چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە، چ لە ڕووی پەیوەندەکانی تریشەوە هەر بۆی بوو بە موسیبەت. مەفروزە پلان هەبێ، ئەگەڕێمەوە بۆ ئەو نقطەی کە پلان هەبێ لە بینی موسسەی ئەعلام و موسسەکانی تر بۆ ئەوەی بچنە ناو دیتێڵی ئەم مەشاکلەوە بۆ ئەوەی کە لایەنی کەم تعدیلی سلوک بکرێ بەشێک لە بارگرانەکانی ژن لەسەر شانۆمەلی کەم کاتەوە. لە سیاست هاوڕاتم قسەکانت زۆر جوان بوو. دکتۆر هێرش، ئایا میدیا تونند و تیژی بەرهەم هێناوە؟ ڕاستەکەی بۆ وەڵامدانەوەی پرسیارێکی لەو جۆرە پێیسوان بە دراسی وردە توێژینەوەی جددیە لەو بوارەدا، بەڵام وەک ئەو ئەنجامگیریانە کە ئێمە دەستمان کەوتووە لە متابعاتی بەردەوام لە ڕاگەیاندنەکانەوە و لە ناو مەتریاڵ و پەیامە جیاوازەکانی ڕاگەیاندنەوە دەتوانین بڵێین تا ڕادەیەک بڵێ توندوتیژی بەرهەمهێناوە، ئەگەرچی ئەمەش لە کاتێکەوە کاتێشتر ئەگۆڕێەوە لە ناو ئامرازەکانی ڕاگەیاندنەوە لە جۆرێک یان لە پرۆگرامێک یان بەشێکی ئەو ڕاگەیاندانەشەوە ئەگۆڕێ. مەسەڵەن هاوڕەکانم باسی درامایان کرد، درامای تەلەڤیزیۆنی بەو پێی کە ڕەگەزێکی ڕاگەیاندنە یان جۆرێکە لە تێکەڵەیەک لە ڕاگەیاندن و لە هونەر و لە ڕێگەی ئامرازەکانی ڕاگەیاندنەوە تەلەڤیزیۆنەوە زۆرتر پەخش دەکرێت و لە ئێستاشدا نیو میدیا سۆشال میدیا و زۆر دەچێتە ناو ماڵەکانە بەتایبەت وەک چۆن دەوترێت میوانی خێزانەکانە یان تێکەڵی زۆرتری هەیە، ئاوێتەبوونی زۆرتری هەیە لەگەڵ خێزانەکان لە ناو خێزانیشدا لە کۆمەڵدا لەگەڵ ژندا کە ئەگەر ئەمە وەکو سامپڵێک وەکو مشتێک وەربگرین دەبینین درامای کوردی سەرەتا وەربگرین اینجا درامای دۆبلاچکراو بەداخەوە زۆر جار درامای کوردی بە جۆر لە جۆرەکان لە مێژوودا ئێمە تەبعاً ژنمان نەبووە، ئەگە بگەڕێنەوە بۆ چیرۆکە تەمسیلێک کۆنەکان ژن نەبووە پیا و ڕۆڵی ژنی بینی تەوان کە نەبووە ئەم ڕۆڵە خۆی ئەمە جێی پرسیارە بۆی هۆکارەکان چی بووە، کەلتور بووە، ئاین بووە، عەقڵێتی خێڵەشی و دابوونەریت و ئەمانە بووە. دوای قۆناغی دواتر کە ژن پێیاوە ئەو ڕۆڵی کە بە ژن دراوە لە دراما و چیرۆکە تەمسیلیەکان بە زۆری زۆربەی چی بووە، ڕۆڵێک بووە ژنی ماڵەوە نەخوێنەوار تێنەگەیشتوو و هەندێک کۆد دەرکەوتووە لەو ڕۆڵبینەنیانەدا کە دراوە بەژن جۆرێک لە کۆدی شەرم هێن بووە، وەکو ئەوەی کە ژن سەرچاوی فیتنەیە، سەرچاوی ئاشوبە، قسە هێن و قسە بەرە، یان بە جۆرە لە جۆرەکان پێیان وتۆ بەرمی لە باڕوت یان کوڵە فیتنە، ئەمانە ژن بەرمی لە باروتە نەخێر بە دڵنیاییەوە دراماکان وێنیان کردووە ئەمیش دژێتی نەباسی واقعی درامای کوردی دەکەین بەداخەوە ڕەنگە هەندێک جار سیناریستەکە مەبەستی نەبوو بێت، هەندێک جار مەبەستی نەبێ وا پیشامدێ، بەڵام وا کەوتۆتەوە لەبەرەوەی نەیتوانی جوان تەوزیفی هەم هونەری هەم درامی بکە، ئەو هێڵە درامیانە چۆن هین بکە، یان بە جۆر لە جۆرەکان توندوتیژان بەرەم هێناوە بۆی کە توندوتیژی ئەو کارکتەرە ژنە زۆر جار لە هی پیاوەکان زیاتر وە لەنا ئەو درامایە کوردیانەوە. من کە پێرە بۆم بەرنامەیە پیاوتم گەڕامەوە سێرجێکی زۆرم کرد لە یوتیوب و ئەمانە وە چۆن دەڵێ مێشکی خۆمگوشی ئەو درامانە کە بینیمە بزانم وێنەی ژن لەوێ چۆن بووی، چۆن وێنا کراوە کارکتەرەکان، ئەوەی کە دەستم کەوت لە کۆن و لە مساڵانی ڕابردوو ئەمانە
بەشێکی زۆریان ئەو کارکتەرشدانە مەسەرەنتیایەتی مێردەکەی خۆی دەکوژێت بەراورد هەر لەو دراما و لەو ئەڵقانە زنجیرە درامایانە دەبینین کە پیاوەکە بۆ زۆرە نییە کەواقع وانە ئێمە ناڵێن یعنی لە ئەرزی واقعدا ژن نییە تونند و تیژ بێ بەڵام ئایا ژنەکان تونند تریشترنیان پیاوەکان ئەمە کێشەکەیە ئەمە بیر نەچێتەوە لە وڵاتی ئێمە تا چەند کەسی شیاو لە شوێنی شیاوە بۆ نمونە بەرهەمێنی فیلمێکی درامایە خود سینەما ئەبێ باگراوندێکی وایە هەبێت کە بتوانێت تاکی پێپەروەردە بکات بەڕاستی تا چەند کەسی شیاو لە شوێنی شیاوایە لە ئێمە وەڵا لە زۆربەی سێکتەرەکان ئەمە نییە بووە پلانمان نییە ئێمە وەک چۆن زۆر کشتی ترمان ناقسە پلانمان نییە بۆ مەسەلەی فەرهەنگی کە زۆر گرنگە یعنی قسەیەک هەیە دەوترێت داگیرکاری کەلتوری فەرهەنگی زۆر کاریگەرترە بەهێزترە لە داگیرکاری بڵین ئەرز و خاک و ئەمانە چونکە دەمێنێتەوە ئەو پرسیارە دوای لێ کردم کە تۆزی درامای کوردی بەجێ بهێڵم بێمەسەر درامای دۆبلاسکرا ئەوەی کە ئێستا لە کوردستاندا لەلایەن هەندێک کەناڵی ئەجێندایی و ئاراستەکرا و ئەمانە بەتایبەت لە بوونی درامای دۆبلاسکراوی تورکی دەبینرێ ئەمە داگیرکاریەکی ڕاستەوخۆ و عەلەنی و ئاشکرای هزر و ئەندێشە و کەلتور و فەرهەنگی کوردیە ئەو درامانە پەخش دەکرێن لەگەڵ بەهای کۆمەڵایەتی کوردەواری ناگونجیان لەگەڵ خێزانی کوردی ناگونجیان لەگەڵ ئەو پێشکەوتنانەی کە لە وڵاتی ئێمەدا هاتون لە زۆر شتدا مەسەرەن بۆ نمونە ئەوەندەی کە برەودان و تەرویجی تایە بۆ خیانەی زەوجی بوو ناپاچی هاوسەرێتی ئەوەندەی کە تایە بۆ بەلاڕادا بردن بۆ تونند و تیژی بۆ توندڕەوی تەنان هەندشتی تایە کە هەر ڕاستەخۆ ناڕاستەخۆ دژی کورد و بەها نەتەوەی نیشتیمانیەکانی شەکەتی تەلەڤیزۆنی خۆمان بە پارەی خۆمان وەکو ژەهر بە ئێمەی دەفرۆشێتەوە کەسێکی واعی تاو هەست بە ئەمە کات کە ئەم درامایە چ کاریگەریکی لەسەر تاکی کورد هەیە بۆچی فلتەر نییە؟ وڵای ئەمە دەبێت لە حکومت بپرسین لە دەستگا پێندانەکان بپرسین ینی بۆچی فلتەرنی ئەمە کێشەیەکی گەورەیە کە پێویستە ئەمانە هەمووی لە فلتەر بدرێن پێویستە بۆ چۆن لە زۆر وڵاتدا هەیە بۆ نمونە هیچ کەناڵێک لە ساڵێکدا بۆ نمونە بە یاسا ڕێکخراوەیان بە پێڕێنمایی هیچ کەناڵێک بۆی نییە درامایەکی دۆبلاتکرا و عەرز بکات نمایش کاتاک و درامایەکی ناوخۆ خۆماڵی بەرەم نەهێنێت تەمان ئەو دراما دۆبلاتکراوەشیان بیانێش کە دەیهێنێ دەبێت لە فلتەر بدرێت دەبێت هەندێک گرتە و دیمەن و ئەمانی لێلا بدرێ دەبێت بزانرێت کام درامایە تا چەند دەگونجێت لەگەڵ واقعی تۆ لەگەڵ ژینگەی کۆمەڵایەتی لەگەڵ بەهای کۆمەڵایەتی لەگەڵ تێڕوانینی سیاسی تاریخیت هەموو ئەو شتانە مەسە ئەوەی کە ئێستا لە تورکیا هەیە بڵین لە دراما تورکیەکاندا هەیە و لای دەرخواردی خێزانی کوورد دەدرێت لە ڕێگەی تەلەڤیزۆنە جیاوازەکانەوە بە ناوی تەلەڤیزۆنی ئینتەرتەینمنت و تەرفیهی و خۆشباری و کات بەسەربردن ئەمە وێرانکردنی خێزانی کووردە وێرانکردنی هەرزەکاری کووردە گەنجی کووردە تەنانەت منداڵیش چونکە زۆر جار هەیە کە ئەمە لە ئێمە تاچی خۆمان بەگشتی هۆشیارێکی ئەوتۆمان نییە یان بۆ پێویست نەماتوانێت منداڵەکانەوە کۆنتترۆل بکەین منداڵەکانیش سەیری ئەو درامایانە دەکەن کە خێزانەکان تاوی خێزانەکە دانیشتووە لە سەعات 5 و 6ەوە تا 12 و یەکی شەو بە دیار ئەوە و کاتێکی زۆر دەکوژرێ سیر دەکەی ئەمە هینێکی تەراکۆمی دروست دەکە کەڵەکە ئەبێ ڕۆژێک دوان سیان یعنی بە کورد دەڵێت شاخاوی بە کورد دەڵێت چەتە لەو درامایانە کەچی دەڕوا ژن بە جۆرێک پیشان دەدرێت کە بەکاڵا دەکرێت بە جۆرێک دەکرێت ئەوەی کە کدانە ئاماژە پێدا کۆیلایەتی سەردەم کە ئێستا لە دنیای سەرمایهداری یان نیۆلیبراڵی زۆر ئیشی لەسەر دەکرێت کە لە پێنا فرۆشتنی کاڵادا جەستەی ژن دەکرێت بە کاڵا کە مەسەلەن جۆرێک لە تونند و تیژی بەرهەم دێنێت کە پێی دەوترێت تونند و تیژی سیمبۆلیکیان ڕەمزی کە ئەمانە دەبینین لە دراما کوردیەکانیشدا بە چاولێکەری و لاساییکردنەوەی هەندێک درامای بیانی کە لەگەڵ واقعی ئێمەدا ناگونجی ئەمەش دیسانەوە دێتەوە بەڕاستی
ئەو درامایانە و ئەو مەتەڕیاڵ و پەیامانەی ڕاگەیاندن توندوتیژی دروست دەکەن وێنەیەکی نەرێنی ژن دروست دەکەن و کاریگەری نەرێنی دروست دەکەن لەسەر تاک لەسەر خێزان و لە هەمووی کارەساتر ئێمە خۆشمان خود سانسۆریمان نییە چونکە ئاستی وشیاری تاکمان زۆر لە خوارەوەیە. ئەم پرسیارە بەمەلای خاتۆ چرۆ میدیا توانوێتی تاک وشار کاتەوە یاخود ئیش لەسەر پەروەردەکردنی تاک بکات؟ بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن نەخێر بۆ لەبەرەوەی وەکو باسم کرد میدیا ئەوەندە پرۆفشناڵانە نەکەوتۆتە ناو کۆمەڵ نەهاتوتەوە ناو کۆمەلگای کوردی خۆمان یەکەم جار لە دوای ڕاپەڕینەوە گەر سیرکەین میدیای حزبیمان هەبووە هەرێک بە ئاراستەی نەهج و پرۆگرامی خۆیدا بووە جگە لەوەش ئەو میدیا تیجاریانەی کە ئێمە هەمانە بە تایبەتی ئەو تەلەڤیزیۆنە تیجاریانەی کە تەشویقین و تەسویقین وەکو کاکدانا باسی کرد ئەوە وای کردووە کە سوڕەی ژن یا وێنەی ژن زۆر جار بە ناشرنیە تێدا دەربکەوێ من هاوڕام لەگەڵ هاوڕێکانم بەڵام ئەو مەسلەی کە دانا باسی کۆتای ژنی کرد ڕاستیم پێم خۆشە تعقیبێک لەسەر ئەو قسەیە بکەم ئێمە کاتی خۆی وەکو ژنان وەکو هەڵسوراوانی ژن لە هەرێمی کوردستان کە پێداگریمان کرد لەسەر کۆتای ژن لەبەر ئەوە بوو کە بەڕاستی ژنیش وەکو پیا و هەرچەندە پیاویش لە مجتەماعی ئێمە کە پۆستێک وەردەگرێت کە دەچێتە ناوەندێکی قەرار بڕیار کە پێگەیەکی دەبێت سیاسی بێت لە ناوەندی تر بێ بە هیچ فلتەرێکدا ناڕوە بەڕاستی ئەگەر چاو لەسەر ئەوەیە ئەگەر بڕیار لەسەر ئەوەیە کە ژنی بەتوانە و ژنی مناسب و ژنێکی متەمەکن بچێتە ئەو شوێنانە دەبێت ئێمە هەمان فلتەریش بۆ پیاودا بنین من دیفاعن بۆ ئەوە نییە کە ئێمە کۆتامان داناوە بەڵێ ئێمەش دەزانین کە مەسلەی کۆتا نەقسێکی زۆری دروست کردووە و دەرهاوێشتەی ئەو نەقسە گەورە و ئەو کەم غیابی ژن بووە لە هەموو ناوەندەکاندا جات حزبی و سیاسی بێ یا ناوەندە کۆمەڵاتیەکان بێ یا هەتا ناوەندەکانی بڕیار بێ لە هەر سێ دەسەڵاتی سوڵتای قەزایی و تەنفیزی و تەشریعی ئێمە ژنمان بە پەنجەی دەست دەژمێردرێ هەن لەبەرەوە ئەوە هەوڵێکی جدی بوو بۆ ئەوی بەڕاستی جارێکی تر دەسەڵاتی کوردی بەوەدا بچێتەوە کە جێگە و پێگەی ژن زیاتر بایەخ پێ بدە مەسلەی میدیا دەگەڕێمەوە بۆ ئەو مەسلەیە بەڕاستی خەڵکی بەداخەوە میدیاکاری ئێمە لە کوردستان ئێمە میدیاکاری زۆر پرۆفشناڵانەمان زۆر کەم هەن ئەو میدیاکان ڕێزم بۆ ئەوانەی کە لە میدیادا هەوڵ دەدەن و کارمەندی باشن و کادیری پێگەیشتون بەڕاستی کەسانێکمان هەن کە جێگەی دەستخۆشین و جێگەی شانازیشن نەکەر بۆ من بۆ هەر ژنێک کە دەیبینێ بەڵام بەداخەوە میدیاکاری پرۆفشنال دەبێت پێش هەر شتێک دەبێت سانسۆر لەسەر ئەدای خۆیدا بنێ تۆ کە هاتووی بەرنمەیەک پێشکەش دەکەی لەسەر مەسلەی ژنان لەسەر توندتیژی لە 25 نۆڤەمبەر دەبێت بە ئاگابی لەوەی کە بەڕاستی لە ڕابردوو لە کوردستانیان لە سیاقی ئیشەکەت چەندە لە میدیا غەدر لە ژن دەکرێت چەندە سوڕەیەکی یان وێنەیەکی ناشرن بە ژن دەدرێت بەداخەوە مەسلەی کاڵاکردنی ژن تەوەرێکی ترە یان شتێکی ترە بەڕاستی بەداخەوە ئێمە دنیای گلۆباڵ کە هاوڕیانش باسییان کرد دنیایەکە بەڕاستی بە جۆرێکی تر ژن دەچەوسێنێتەوە ڕاستی ئێمە توندوتیژی و عنفی توندوتیژی خێزانیمان هەیە توندوتیژی لەفزیمان هەیە هەر جۆرە توندوتیژیمان هەیە بەڵام کاڵاکردنی ژن زۆرێکی ترە لەو توندوتیژیە سەردەمیەی کە ئەمڕۆ باوە بەڕاستی میدیاش تەرویجی پێداوە و لەبەر مەسلەی بەرهەمهێنانی شتێک بۆ قازانج ویستە و ئەو ژنە وەکو کاڵایەک بەشدار دەبێت کارێکتەرێک دەبێت بەداخەوە کە بەبێ ویستی خۆی بەبێ ئاگابوونی خۆی لەو مادەیە یان لەو شتە بەشدار دەبێت ئەمە پڵی وامان زۆرن کە ژنانێکمان هەن بەڵێ لەو ئاستەدا پێشکەوتون یا دەورێکی کارامەیان بینیوە بەڵام دیسانەوە دەگەڕێمەوە ئێمە لە دراماکاندا ژنانێکمان هەن کە بەڕاستی بیرێکی فێمەنستانیان نییە ژنانێکن کە هەڵگری بیرێکی یەکسانی خواز نین بۆیە قبوڵیانە هەر جۆرە دەورێک و ڕۆڵێکیان پێ بدرێ بینوێنن بەداخەوە زۆر باشە کاکدانا کۆتا پرسیارم یەنمەلای بەڕێستان چی بکرێت؟ بڕای من برادران تقریبا جۆرێک لە چی بکرێت و خۆشم تقریبا ئیشارەتێکم پێەیە لە ڕاستیە ئێمە لە بەردەمی لێشاوێکی زۆر گەورەیان ڕۆژ تا ئێوارە لە ماوەی 24 ساعتە لە ژێرباری هێرشی عەلامیین و
ئیفرازاتەکانیشی زۆر گەورەیە ینی بۆ بە دەردێکی کۆمەڵایەتی بە تەنها نەبووە بە دەردی بۆ ڕەگەزیشن بۆ پیاویش بۆ بە ڕەگەزیشن وەکۆی بە هاوڕێ خۆشەویستم کاک دکتۆری ڕەسوول زۆر جار باسیەکە شتێک هەیە پێوترێ داگیرکاری کەلتوری ئێمە لە ڕووی کەلتوریەوە داگیر کرابین و مەشاکلەکانی چوونەتە ناو تەفاسیلی ژیانمانەوە چوونەتە ناو سلوکمانەوە یعنی بە نمونە ئێستا مقارڕەنەیە بکەی شاری سلێمانی وەرگری لە شاری سلێمانیا زۆرترین نەخۆشیەوەی کە هەیە شەکرە و جەڵتە و زەخت و هەتا دواییە ئەبێ لە بەرامبەر بەم نەخۆشیانە چی زیابکە ڕێژەی دکتۆری شەکر و جەڵتە و ئەوەی کە دکتۆری باتنیە کەچی بە پێچوانەوە دکتۆری تەجمیل زیاکە و ئەمە مەوجەیەکی گلۆباڵیە کە زۆر جار دیاردێ ئیعلام دروستێکە کە ئینسان هەمیشە خۆی لەلا ناشرینە بە دوای شکڵێکی تراگەڕێ و لە منەوە سەیریکە بۆ هەتا دوای لە دوا جارە ئینسان ئازادە چۆن دەستکاری خۆیەکە بەڵام ئەمانە هەموویە بن بە دیاردەی کۆمەڵایەتی پێویستە وەکو دووبارەیەکەمەوە بەڕێی من پلانی شاملی بۆ دابدرێ پلانی شاملی بۆ دابدرێ بۆ ئەوی ئیتر ئینسان جیرۆدە نەبێ بەدەست شاشەکەی دەستیەوە کە بووە بە یەکێک لە بڕغۆکانی مۆبایلەکەی دەستی و ئیمتیساس کراوە لە ناو ئەو هەموو چوزانم ئۆپشنە جۆرا و جۆرانەی کە هەیە لە ئەعلامە و لە میدیای سوۆشال میدیایە دروست بوو و لە تەلەڤیزیۆنی شاوەکو جەنابەت فەرموود هەر هەمووی دانیشێ بە دیار مسلسلەیەکی 300 ئەوەنە حەڵقەیەوە کە کەلتوری ئیشکردنە لەسەر دەستکاریکردنی تەقلیدی خەڵک دابوونەریتی خەڵک و دابوونەریتی بە ئاراستەیە کابا کە لەویستی خۆیان نییە و نابینی ئێستا لە ناو وەحدەی عایلەیە مشکلی زۆر گەورە دروست بووە هەمومان ئەم دیاردانە بیستین کە چۆن مناڵەکانمان ئیمتیساسەکە ئیعلام لە ڕێگای چیەوەیە لە ڕێگای دەستکاریکردنی تەقالیدی ناو خێزانەکانی شەوەیە لە بەرامبەر بەوە من پێم وایە پێویستە ئیعلام جەبهەیەکی گەورە بکاتەوە زۆر فۆکەس چڕ بکاتەوە لەسەر دووشت یەکەم ئەوەی کە پێوترێ کۆد ئۆف کۆنداکت ینی ئەخلاقیاتی ئیعلام بیپارێزێ و دووهەم پێوترێ یاسای ئیعلامی و یاسەکان تۆزێک و ئەخلاقیاتی ئیعلام تۆزێک ئەکتیف بکەین بە چه میکانیزمێک ئەکتیڤەکەین بەو میکانیزمەی کە بازەجارێ لەگەڵ برادرانە موناقەشەیەکەین کە پێویستە هەیئات دروست ببێ و ئێمە وتمان ئیعلامی وەتەنیمان نییە دەرئەنجامەکەی چی بوو دەرئەنجامەکەی پڕ بۆ بە ئیعلامی تیجاریە بە ئیعلامی حیزبی و هەتا دوایی کە نەیتوانی تەئسیر دروستکە بەڵام وەکوی کە ئیعلامی وەتەنیمان نییە هەیئەیەک هەبێ و ئەم هەیئەیە متابعە بکات چه ئیعلامێک چه چەناڵێک کە انحرافی ئەخلاقی ئەعلامیەکە یا تووشی ئەزمەی ئەخلاقی ئەعلامی بوو یا تەجاوزی قانونی ئەعلامی کردووە لە زۆر شوێنی دنیاە ئەمە هەیە یعنی متابعی کەناڵی ئەعلامەکانەکە وەکوی جەنابەت فەرموود ینی چۆن فیلتەرەیشن کەین ینی فیلتەر هەبێ ئەوەی کە لە سەحافەیە پێوتری حارس بە واب بە چەند قۆناغێکا بڕوا چکە بۆچی لەبەرەوەی شتێکمان هەیە پێوترێ ئادابی عام کە ئەچێتە ناو بەرژەوەندی گشتیەوە پێویستە ئەو بەرژەوەندیە گشتیە بپارێزرێ لە سیاسەتە پێوترێ ئەمنی قەومی لە ناحیەی ئیجتیماعیەوە پێوترێ مەسلحەتی عامە و ئادابی عام پێویستە بپارێزرێ و من پێم وایە ئەمە بەتەنها ئیعلام تایە بەرپرس نییە ئەگەر هەموو مشکلەکە بینەوە بە سەرشان و ملی ئیعلامە پێم وابێ بڕبڕەکانی پشتی ئیعلامیش تەحملی ناکات لەبەر ئەوە بەڕای من دیسانەوە ئێڵێمەوە بچینەوە ناو خوتەیەکی شاملەوە بۆ مواجهەکردنی ئەم ئەزمانی کە جەنابەت ئیشارەتە پێە زۆر سپاس بۆ بەڕێزان بەڕێز دانا بەهادین نووسەر و ڕۆژنامەنووس و بەڕێز چرۆ سابیر عەزیز ئەندامی مەکتەبی پەیوەندیەکانی یەکێتی بەڕێز دکتۆر هێرش ڕەسوول نووسەر و ئەکادمی سپاس بۆ ئامادەبوونتان خۆشحاڵتان خواتان لەگەڵ